بەزمیە پێشکەشکرد بە مامە عوسمانی ڕەفیق خۆشەویستی ئیجازە بە مامە عوسمان کۆتەن و بنما لێلیگیان نەڵامێ وۆتیێ وەنۆ ئیجازە ناچیژەمە ئەم دەرگیان بەنیمیێ وەنۆ وۆتۆ ئیجازە ناچیژەمە لێلیگیان بەنیمیێ وەنۆ وۆتۆ ئیجازە نەزانە ئەم دەرگیان تا پیر بێ وۆیە وەنیە ئیجازە نام نەزانە وۆم لێلیگیان تا پیر بێ وۆیە وەنیە خواژیریم نەژناسە ڕەفیقیان تاژیر بێ وۆیە وەنیە اینجا بەڵام بەگیرە نام دەرگیان نەسانێ وۆمژی وەریە اینجا چ فایدە وەختی ڕەفیقیان یاوانی وۆپی وەریە اینجا جەسەم پیر بیێ نام دەرگیان جەسێ دڵێ وۆجیێ وانێ یانە نەچیر دڵامە نام دەرگیان نەچیرچێ وۆم لێ وانێ اینجا نەچیر دڵامە لێلیگیان نەچیرچێ وۆم لێ وانێ واریم کردن یای ڕەفیقیان لاشی عوسمانیە اینجا وەخو نەزەرە ئەم دەرگیان بەشتۆ بێ وەسەوەنیە یەخو نەزەرە ئەم دەرگیان بەشتۆ بێ وەسەوەنیە اینجا کرم بخاطر لێلیگیان پیری هۆرە ومانێ من نەڵانیم کردێن ڕەفیقیان دەسم وێ وۆندا ومانێ نەڵانیم کردێن لێلیگیان دەسم وێ وۆندا ومانێ